بابا بري مامەستا مەلاعەوڵا و هایگۆ ئەرە وەڵا کوڕم مەلاعەوڵا ئەو هەیگوت دەست گوتی ئینشاڵڵا ئەو ڕۆژ بەشێ دێم سەرش لە گوندی دەمەدی و قسەی لەگەڵ کەریمی دەکەم. وەڵڵاهی بابا هەرچەند تەماشا دەکەم قەت ناستا ئاقرب ئەو محاولەی مامەستا مەلاعەوڵاش سەر بگری. وەڵڵا هەزاگەر سەری نەگرت هەزا بە زۆری فکرش لە حالی خۆمان بکەینەوە ڕێگایشکە ببینەوە. بابا دیارات و نەزانێ کەریم چی کردیە. چی کردی؟ دیارە نەتزانیە بابە سەباحی هینای کردنە خۆی. سەباح وەڵای کوڕم خۆم لە سەباحی ناترسیم بەس ئەمە لە زمانە خراپەکەوی دەترسیم. ئەو سەباحە هەندە فرت و فێری لە سەریە ئەوەندەی فرت و فێری لە سەریە خۆ کەریمەشی ماری بەخۆر نەژیرە هەندە بێعەقلە هەندە بێعەقلە بە دوو قسە هەردەخرێت لە سەباحوشی ناترسیم ئەم لە فرت و فێرەکانی دەترسیم. وەڵڵاهی بابا ئەمن یەک دوو ڕۆژە و خەبەرە بزانێ بەس درم نەهات پێت برێ بەس مادام مەوزوعەکە گەیشتاوەی ئەوە ماوە کە کەریم کلچی لەگەڵ کلچی سەباحی کردی تەیەک سەباحیش بە خۆت دەزانی چ فێرباز و سەختە چێکەوەی باس کرد دەترسێ تووشی چێشە و دڵمان بخاتن بەزە تو بە من برێ بابە ئەگەر ئەو محاولەی مامەستا مەلاعەوڵاش سەری نەگرت ئەمە چ بکەین؟ وەڵای کوڕمەکە محاولەکە سەری نەگرت وەکو گوتم ئەمە دەبێت فکر حالی خۆمان بکەینەوە و ڕێک ئێرشیکە ببینەوە. بابا هەرچەند تەماشا دەکەم ئەمن وا دەبینم شەڕەشی لیمان بە بڵی دابێ. نا کوڕم نا کوڕم نا قەت خەیاری خراپ نەکتێن مەوشک بەس من ئەوەندەی دەرێم یا ڕەبی خودایە ئەوەی فتنە و فەسادی دەکات ئەوەی ئاژاوە ناکۆشی دەێتەوە یا ڕەبی خوایە ڕۆڕەشی دنیا و قیامەتان کەی خوایە. ئامین. داوە دەستم بازارێ تیشی نییە؟ وەرە کوڕم وەرەداشە وەرە ئێشم پێدا. باشە دایەوە دێم. ئازاد گیان کوڕی خۆم ئەزانی گلەیە لێت هەیە؟ گلەی لە من؟ ئارە وەڵا کوڕی خۆم گلەیم لێت هەیە. بۆ لەبەر چی؟ کوڕی خۆم ئێمە کەی بێپارەمان کردووی؟ کەی تۆ بێپارە بووی؟ بۆ لە خۆ تۆچی پارە دەهێنی؟ ئێمە کەنجی پارەم لە تۆ بردووە دایە؟ ئێزانم کوڕم پارە لە منە بردووە بەڵام پارەی لە باوکت بردووە. ئێدا وەڵا یەک جار بوو جارەشکەوە ناکەم. کوڕی خۆم ئازاد 100 جارم پێوتی ئەگەر پارەت ویست وەرە داوا لە دایکی خۆت بکە. بۆ داوای پارە لەو باوکە ڕەزیل و پیسکەیە دەکەیت؟ تو بەڕاستە دایە؟ دەبینە 500 دینارم دی. بۆ 500 دینارە بۆچی کوڕم؟ وەڵای حەزم لێیە لەگە برادران سەفرەشی شەقڵاوی بکەم. بۆ شەقڵاوە 500 دینارێ وێ؟ ئەدەم کوڕی خدری مقاولی بووم 50 دیناری لەگە خۆم بم. ئازاد گیان کوڕی خۆم من لە تۆ زیاتر کێمەیە ئەگەر تۆ ڕێک و پێک بی ئاقڵ بی لە قسەمان دەرنەچی داوای چام کە بۆ دەرێنم کوڕی خۆم. باشە دایە باشە دەبینە پارەکەم بێ. باشە ئازاد باشە کوڕی خۆم ڕۆڵە گیان من نابینم لە کتێبێکت بەدەستەوە بێ نە سەعیە بکەیت نە خوێندنێ بکەیت باشە ئەڵێ تو واز لە مەکتەب هێناوە. نادایە نا چی وا دەکەیت؟ وازم لە خوێندن نەهێناوە. ئازاد ئەوە من دوای باوک دەنێنم بۆ مەکتەبەکە زانم تۆ خوێنی یانە. نادایە نا پێویست ناکەم لە هەموو دەرسەکان باش. ڕاستی بێ لە کوڕم تۆ ئەچی لە مەکتەبیان نا. هەر لە بەرەوە پارەکەمە دێ نامێت. ئازاد کوڕم ئازاد ئازاد باشە تۆ بڵێ ئەم کوڕە بخوێنێ تۆ بڵێ ئەم کوڕە بچێتە مەکتەب بەخوا بە قسەکانی وا دیارە وازی لە خوێندن هێنابێ.
لله أو درمتك الحمد لله خويا زور شكر حاجة يشتكي وانيا لأن تيجلاتون توزي بشت عدد فاردوا أول سنة إلى دار البورصة إن شاء الله إلى دار دور باشا بس حاجة كان قلت هلاك ما دونه دكتور ما قربان من علاج شي باش بروزا بازارش توشي او درد درمو حاجة بدل زيك علاج لا جناح بس خذ ما دونه خذ لك مكان الحمد لله زوز باشا لي باشا دكتور يعني مكاسبين نكم حاجة نانا كاسبي مكان نانا نمال داخل الشهر بالعكس يعني الشرب وإنسان زوز خرابة إنسان سنة بجرده أو نباشا باشە دکتۆر بام چی ئیشەش بکا باشە كرم بابا دار إيش كسبك لبنوي بابا عمري تجاوزي كدوا أبي إيش يكسبك بجوري خوي بجوري عمرك كيف إيش بك باشا دكتور تساوكم أمن على بانا لا تشيش على بانا لا تشيشنا اجتماعي دبلوشم خيالي دبلوشم وجمان ديبوني كده دكتور حاضر أجل بكري مشاعر لك باشترا سلوك تماطو فرد خيالا نقري باشترا شوف هو إيش في خرسة تو أبي إيش سوق بيسوق هیچ خەمم نەبی دکتۆر لەنەو پاش ئیشە گرانکان هەموو بەخۆم دەکەم لێناگەرم قەت بام ئەزیەتی بخۆم كرم أو خمية وخمي من نية باو تاني آقاي لخوي بيه تاني أو إلى دانا بخوة أو نباو إسفالي ليك أقل بيتو أو إلى دانا بخوة شتي إيش يفوز بك إسفالي إلى دانا ناكا إن شاء الله دكتور بجدكم قال لكم من دكتور حالتي كان باقي إلى زكاة بونزم كان أنا سيدري بيكم. سأل دكتور. ولكن سنكال دكتور. نا حاجة من جاري تربى من يوم ورجع. تكون من خلوا أولاد ونوصل. لبنا وي سايش قاعدة. دكتور مرض أو كذا كذا لكم. بخير أنت إن شاء الله. سوا. زوج من الدكتور. بخير أنت. فارس. عبيس. كريم ئەوەی ڕاستی بێ ئەمن لۆک نەتواتیمە خەبەرەی ناخۆشم زانیان بزانم وایە یان نا بري حاجي مصطفى هايتكنم وقصي له كرديم اوابري ئێلۆ کەریم ئەگە حاجی مستەفا بێتەکنم قسەم لۆ بکە خراپە ئەدی ئەمە خزمی یەک نین ئەدی نابی لە خۆشی و ناخۆشیەکدی دامالەکردن یەک بین و یەکدی بزانین حاجي مصطفى توشي تيغيان لۆ ئەگە تێمگەینە چی ئەو قسانە چێ دەکەی کەریم ئەگەر ئەمن تێنەگەین و خزمان تێنەگەنی چێ تێبگەینی ادي لوچي بابم كجرا اقعد لينا ابو جنابت حەیبە کەریم ئەو قسانە چێ دەکەی ئەدی چێ نوێژی لەسەر کرد و چێ تەرقینیدا و چێ بوو لە سولعەکەی لەگەر خزمی گوندی لەگەردا بوو ما انا سداي خوني بابم لكموا بابێت بەغەرەتی کوژرا و حەمدی نەبوو انو كمان مصطفى بابم كجرا يا انا بەغەرەتی کوژرا بغلطي كجرا نكجرا ميم اويا خيني رجع خين ئەدی لۆ ئەو دەمای کەریم لە سولعەکەی ئەو قسەیە نەدەکرد او دماي لبرخيني نازانم او دماي خزم كزو كار كودنا بينه خلاص برا نەخێ لەبەرەوە نەبوو ئەو دەمای مرک و مارەی زۆرە دووەرگرت لێ بێدەنگ بووی ئێستاش مەغرور بووی دەتەوێت مشکلەکە هەرگی سێنیەوە وانيا بارو بولي او دماي بهيز ندتشو او دماي كباب بدفل سامبو کەریم ئێستا ئەمە لۆ حیساب و کتابانە نهاتیمە ئەمن هاتیمە ئەو مشکلەی کۆتایی پێبین و ببرێتەوە ما مصطفى لو خود برو مزقفتي عبادتي خود بك وبيجنيجي خود بك تكره مشكله انا ما با کەریم ئیشی ما هەر نوێشکردن و خوتبە گوتنەوە نییە ئەوەش دینداری و خواپەرستیە
ئەگەر ئەمە ئیشارە نەکەن چێ بیکەین ئەدێمە نابی لە خۆشی و ناخۆشی یەکدیدا بەشداری بین مامۆستا ئەگەر خۆشی مت دەوێ و چاکەی مت دەوێ واز لەوی شەبینە کەریم لە کەلی شەیتانی وەرە خوارەیە با ئەو ئیشە ببرێتەوە مامۆستا ئەو مشکلە من گوتم تەداخل مەکە چەدی باسی ئەو مشکلی لەکەنم مەکە کەریم نەک جارێک و دوو جار 100 جاری دیش دێمەوە هەتا ئەو مشکلە دەبرێتەوە مامۆستا ئەو مشکلەی خۆتە ئەو مشکلەی من نییە کەریم ترسی خواتە بی ئاخاوە کوشتنە کوشتن مامۆستا بە یارمەتی دە من دەڕۆم لا حول ولا قوة إلا بالله وایە دەبی کەینێ ئەو کوشتن و بڕینە لێ قەمان بیتەوە کوڕم عەلی عەلەکە بابا چ دەویست کوڕم ئەو ڕۆژەی هەندێک خۆم لێ تووڕە کرد ئاگام لێ عاجز دیاری بڕاتە بێ عاجز نەبیەوە با کوڕم با عاجز دیاری بابی من ئەتوو نابێت قسەی من لە دڵی گرامی کوڕم بە خوددا ئەم لەم گۆم خۆش دەوێت لەم گۆمە دەزانم بابا دەزانم کوڕی خۆ ئەتوو دەبێت چاک بزانی ئەتوو پارچەکی لە جەرجی من ئەم بابی تومە ڕۆڵە ئەمە شەو ڕۆژ فکری هەندێک دەکەم کە کوفکری لەوەی دەکەمەوە ژیانتان لە دابی بکەم هەڵ دەدەم ژیانتان لە خۆش بکەم بابی من ئەتوو لەو غەڵەت لە من دەزانم بابا تۆ هەمە خۆش لێ غەنیمەتە بەس بابا زمانی تو لەگە زمانی وەفەقیەیە زمان گۆڕایە بابا دا توش بگۆڕێ کوڕم زەمان نەگۆڕایە ئەمە گۆڕایە باشە بابا با قسەی تو بی ئەمە دەڕۆ دانیشە چێوە دەچی کوڕم مۆزوعەکەی دەمێت لەگەڵ باز بکەم بابا دێم و دەچمە تو مۆزوعەکی لەگەڵ من دەکەیەوە چت دەوێت لەبرێ لێی بیسە کوڕم مۆزوعی ژنی نانێ گەورە بووی ئای ئەوی دەبکاتێ دەرێەوە لۆ ڕژ دەچلو عەلەی نایی بابی من یعنی بابا تو ئێستا دەتوێژ نەکەم لە بۆ بینی هەڵی وەڵڵە کوڕی خۆم بابی باشە بابا بەو چاوانە بەس بەزارێکم دێ فرسەتێکم دێ هەفکری لێ بکەمەوە هەڵی وەڵڵە کوڕی خۆم دەرێم هەتا نەمردیمە با کاکری جەرجی خۆم ببینم من داریم گۆ ببینم بابی من هەڵی باشە بابا بەسەر چاو وەچی گوتم مەزالێکم دێ وعد جوابەکە بدەمەوە باشە کوڕی خۆم ئەوەیە مامەستا مەلاحەوڵات تاخیری نازانم دەبی چی مەلاحەوڵە ساحەب قسەی خۆیتی مامۆستا ئەسد وایە مامۆستا ساحەب قسەی خۆیە ئەمن لەو بۆردەم مەلاحەوڵانی هەموو قوت کۆلی بەکاردێن واللهی بەتەواە بەتەواە خۆ دا چێرەکەی بەستەوە کاکە لێ با بەخێ بن بەری بە خۆی دێ بەری ئەولۆ هالی ها قەد وا نەبووە لە دوای بەستەوە با بن ئەزەم چین و لا ولاشۆ هەندێک تاکەناسی لەولای لێ دێ باشە السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله اللهم صل على سيدنا محمد كوي باشي والله مساء بخير يا اخو سلام خير كوي باشي حتى باشي والله تمام باشي ان شاء الله بكره باشي والله الحمد لله وخذنا شاري هم لك باشا طيب زياد قالك باشا يا اخو بخير سلام لا بسينو ما مستدعيش لا والله حاجي مصطفى الشكوى علينا هات يا مدارش وقتي وين معايا اي باشا خليه يدخسي لي ذاك اللي موضوعك يقول لا والله حاجي مصطفى كريم ناية الراي خين بري تاوي قلتيها كريم لو شي قلت ما اسمعوا بيغيرة قوتي باب سندانشين هل لنا وغاباتي هندك شخص لقى كد مراد بتوري روي ملالو تكوا باشا ما مسا بريتو باشا اما تسلقوا كابلايك ئەمن بە خۆم دەزانم چ دەکەم نا شيرو كرم شيرو صبروا تعاملتها بيتن صبر بقرا رازك شيرو كرم ما مسا رازك صبر تحمل زور باشا بابا كباب امان يقدو زاي دير دسموكني باش قام قاوب كبيت الراي باشا ما مسا برايتو اجا او كابلا هنا ترى اما سبكي باشا حاجي مصطفى او دما لكن شرطه شكاياتي ليبك شكات والله يخو شيرو كرم قسكي ما مسا زور راسه ها شكاش شتاكا بابا دیارە مامەستا مەلاحەوڵان نەیزانیە کەریم چی کردی لو چی کردی شيرو مامەستا کەریم سەباحی ئینایتێک نەخۆی لەک نەخۆی دامەزراندی ئەتوش بەخۆ سەباحی دەناسی چمارێک شەیتان لەبەری هەردێ شەیتان صباح دا شيرو كرم
ئەگەر کەریم ڕازی بیتن ئەمە ئیقناعی بکەین و ئەو لە گەرمان پێک بدەین سەباح چییە؟ ئەو دەما سەباح هیچ نییە. ئەگەر هەرنا ئەو دەمای بڕۆ هەش کاتی لێ بکەین. شکاتی دەکەی وەچی مامەسا والله گوتنی مامۆستا ئەمن مادام وای لێ هات ئەوە لە بەخاتری جەنابەت سەبرەشی لێگرم بزانم وەزعەکە چی لێ دێ ئیشاڵڵا ئەگەر حەل بوو خێری تێدا ئەگەنا وەختی مەجبوری نەمەشتش ئەرێ وەڵە کوڕم شێرەوە هەر سەبر باشە. وەنی ئینشاءڵڵا مامەسا خوای گەورە ئاوی لەسە سەبرام دێ سەبرێکی لە بۆ دەینەوە چاکە. بابەدە تو مامەستای بەهاتا من یەک دوو مریشکان سەرە بڕم مامەستای تێ آخر دەزانی چی وای وەخت نییە و دەبێ بگەڕێمەوە. ئەمە هەر ئەوڕۆ دەبێ بچمەوە. قەنا تو شێر کوڕم ئەو ئەزیەتەی مەخۆ حاجم سەفا پێویست ناکە کاکە ئەمن دەڕۆ. آخر مامەستا تو هاتیە گوندی لە بەمە هاتی نابێت پارە نانەش لە شێرەوە دەزانم ئەوجا کە ئەوی شەعال بۆ ئینشاءڵڵا بەخۆشی ئەو نانە دەخۆین. باش بەتە باشوە ئارێ وەڵە دا ئەمن بەخواتان دەستپێرم. گەلە خوا بەخێر لەگەر گەردەی شما مامەسا ئازاکە هات زۆر ئەزیەتماندا خوا بکەمەوە سەر بگرێت. بەتە ماخوا صلي على سيدنا محمد شيرو سەرچاو مامەستا اللهم صل على سيدنا قال بخير بين خوش من وراني لك صبرتان هذه حافظ بياخوا بابا من بتسم با كاك محمد ابراهيم زيبكي بيني ما مستاي بكي اري والله كل ما كره من الدين وسو بابك حافظ عمنا ودت زبر زيبكي بين الزو باغين دي شيا امنا اوهات يا الله حازي ما عندي نبي سلامتك خوي سلامتك فرمو لا انا مش محازي هلا حوشي دوق صار لقى كم مدرب ستار كوري قولن بيمري تسيو لو امشوا شيل سدوي بابك يا بابا باشا حازي ام دوش داري ما لقيتو لا والله مالكم خواديا لا بخداي روجا كاتي ما داي باري لتو كم لا بخداي باشا لو قصان دينو دبي بيني من اللقى بام تيدايا لا حول ولا قوه الا بالله العظيم القهار تماشي كشدش لسرا لك اخوابي توفي مالي خواشت كرديا ايه كوري قولن ما متسم قلت يتساوى كم تسم كردي اي هوال اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله باش يسامن تيناقم اكم باري لبام وركم يا ورنكم تصير اخي بتو داهيا براي بابني يا كوري قولن خو تقصي خراب منك من غير مصلحتي جندي بابك يا بابا مصلحتي مدى اقا مصلحتي مدى يا حازي واصله منو لبابن بينا ايه كوري قولن اما الزيداني يشيل غير مصلحتي جندي كقسم كذا كان بابن هو كفر منك يا كفر بي كفر نبي حازي سيلاقت بمدايا براق لما رمداني خود بيلاقت بمدانا بي كرم الزمانية كي ناس حد بكار ريشي باشي لو دابني خرافة حازي اتساوى كم خو تقصي خراف منك حازي جوب دمن اما مدارو كنيمة ومن نسحت كي او درون باش جولبي والله وبالله وتالله او زاره بتسيكم بام سوق سولو كام جيريوا اي خلافه بيدكم لا حول ولا قوة إلا بالله كل هو ربزانها وزماني أو دنيا لويلة أي هاول قصة شيء ذا كي بخير شيء لا خلنا ده باي صدى على هرنهات كل أجرناها دتسنا ما ربرش ليه هاي هو أتود تبي دي سان توشي قرقرم كله جوا استعمل زيدي والله أول استعمل زيدة ما رش تروهات يعني هات تسر براستي بس تقوي لي دم كل أو في الصيف شيء يكتقوينا كتبهم تقولوا له خسارة ذكي نبابا ما عندي نبض أهلا علي أفندي دبي بزبط ولا دبنيري نتادي كاكا موضوع واني هيتساوكم هذه موضوع تيت زناب ولا توشي دردي خوماتي ما بخداي دردي تسي دبلي مزان دردي تسي ولا بابا منيا سرو ظلم دغري هم روجك دري ورا لو اجناكي روجك دري ورا بزام هم باريل دچيبو روجك دري لو جني نايمي آخر هر لبر هندي يا مدرين باتشين خارج لهم مشكلة شي نجات ما دبي كده عصبينا خارج يصير ترماش دراوستا عنك باب النار هم بارو بولا لا شيء ولا شتينا نا فقيري هالروجي درويش لو ركم بيدرم لقى برادر انت كولي كي لكم يقنعم كرديا خوش شي هيك شي نكرديا لا بس استوازم لي نايمي واز لي ناني باش سدري ورد بوي قلت الا بالله جني بيني نبابا على الراس تفبرم جنينان اولك هنجينا واخرك شي مر الصدى زور بارزان ما اخرك شي تسيا ارجع لي استبت ما تبكي والله بتمايزني وجاي بابي شم ندايتوا لدو كل خو وزعني ما تداينا تم تمشني بينم والله بياو جنيبيني اولك هنجين بي واخرك شي هنجين بي زور خوشا صدى بقربان بم او نوع عجنا اورو لشيا والله كاكا هيا بجيمنيش بكي قازانز دكي صدى الراس وراس صندوقك اورو متيد ناقم اتو بجيم بك الراس تسبك وناوي فرصه سي صدى دري خزينه ديتوا
ئەرێ وەڵڵە خەزێنە بەس علی بابەکی دەوێت دەری بینی ئەگەر ئەوەش زیرەک و ئاقربی دەبتە ئەو علی بابەیە سەدا زوو پێم بدێ درم تەقی دەزان چێە ناوەڵ چێە چیژی خدری خدر خدر برای حاج عوسمانی هەوە ڕەحمەت لە داک و بابت قەناعەت بکە ئەگەر چیژی خدری بینی غەرقی ناو پارەی دەبی دەزانی بابی ئەنچە ئەف جوولەکەی هەیە گورە سەداوە پارۆکی زۆر گەورەیە زەحمەت بە خود بدرێ لەمەتی خود نادرێ هەبە بابت بری عرض چاکانی فلۆشی باوەڕ کرد 200,000 دەکات واللهی ڕاست دەکەی کامڵ وەڵڵە بەجێ من دەکەی قرتۆشی بابت بگرە و وازی لێمەینە گورە بابزانم بابا بابا ئەو عەلەی وەستا مەجیدی هاتە چی کردیە هیچی نەکردە کوڕم کوی چی نەکردی هاتی لە مارە گارگار لەستو کردیە کوڕم على خۆریەت خۆ دێنێ ڕست عەلەی بابا بە قورآن هەتا مامنە ئەو خوێ ڕقسەی بکەم دزام چی لێ دەکەم بەڵێ دەڕۆم وەرە